إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. ساڵی تازەی کۆچی فرسەتێکە بۆ ئەوەی ئینسان بێتە خۆیان، مراجعەیەکی خۆی بکە، جارێکی تر تاوتێی کردەوەکانی خۆی بکە. یعنی هەموو ئینسانێ ئیسە خەریکی بازرگانی و تجارەت بێ، لەسەری ساڵە سەیرێکی یان ماوەی جارێک کاتێکی داناوە تەماشایەکی دوکانەکەی ئەکات، تەماشای بازرگانەکەی خۆی ئەکات، بزان قازانجی کردووە، زەرەری کردووە، بزانم ئەم مانگەیە ئەم ساڵەت چی کردووە، چی بە چی کردووە. ئەمە حساباتێکە زەرورە، هەموو تاجرێکەیکە، هەموو بازرگانێکەیکە. تۆش کە بازرگانی لەگەڵ خوایە ئەەکەی بۆ دیندارێتی. إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. بازرگانەکەی تۆ ئەوەیە لەگەڵ خوایە تۆ خۆت ئەفرۆشی بە بەهەشت. ئەم بازرگانیەتە بزانم گەیشتوتە چی حاڵەتێکی. ئایا نوێژەکانت وەکو جاران وایە؟ ئایا ئیسلامەتیەکەت وەکو جاران وایە؟ سارد نەبوویتەتەوە؟ ئایا وەکو جاران ئێستا حەزەکەی خەڵک بێ بۆ دیندارێتی؟ ئایا وەکو جاران ئایا حزبایەتی و سیاسەت تەئسیری تێت نەکردووە؟ ئایا ئەم زروفە تەئسیری تێت نەکردووە؟ ئایا نەبوویتە عەبدی ئەم مەسئولەکە و ئەو مەسئولەکە؟ ئایا معجەببوونی تۆ بە هەندێک کەس کە لە ڕاگەیاندنەکان دەرەچێ خۆشەویستی خوا و پێغەمبەری لە دڵتا کەم نەکردوێتەوە؟ مراجعەیەکە پێویستە ئێمە هەمومان بیکەین. خۆشەویستەکانم، خەڵکێکی زۆر دینی لە دەستداوە، خەڵکێکی زۆر کاتێک گوێت لێیانە بێ لە تەلەڤیزۆن دەرئەچن یا لەم لاولەولا قسە ئەکەن یا لە مەجلیسەکانە قسە ئەکەن، خەڵکێکی زۆر ئاگای لە خۆی نییە، دێ چوار ڕکاتە نوێژەکەی لە مزگەوتە ئەکا، بەڵام ئاگای لە خۆی نییە، باوەڕ بکەن ئامادە نییە لە پێناوی ئیسلامەتی و دیندارێتیە بچووکترین تەضحیە و قوربانی بدە. بەڵام بۆ دینارەکانی گیرفانی هەموو شتێکەکە. یعنی ئەمە مراجعەیەکە پێویستە هەمومان بیکەین. ئایا وەک ئەو ڕۆژەی کە دەسم کرد بە نوێژ کە هاتم پەیمانم لەگەڵ خوایە تازە کردو، ئایا پەیمانەکەم بەرەو بام چووە بەرەو خوار چووە؟ ئەگەر یەک تۆ زیاترێتە خوارەوە، هەموو تاجرێ زۆری پێ ناخۆشە کە ئەو ساڵە خەساری کردبێ، قازانجی نەکردبێ. هەموو تاجرێ زۆری پێ ناخۆشە. تۆش کە تجارەتە گەورەکەت لەگەڵ خوایە بێ زۆرت پێ ناخۆش بێ، دیندارێتیت کز بوو بێ، ئیسلامەتیت کز بوو بێ. ئەوە زۆر مهمە ئاگامان لێ بێ خۆشەویستەکانم، چونکە ئێمە ساڵ بە ساڵ تێپەڕ ئەبێ بەسەر عومرمانە و کە ساڵان تێپەڕ ئەبێ. طبعا هەموو ساڵێک کە تێپەڕ ئەبێ خەڵکی تایە دوو جۆرن. خۆشەویستەکانم، کۆمەڵی خەڵک سەرکەوتون تجارەتەکەیان قازانجی کردو، زۆر دڵیان خۆشە، زۆر مرتاحن، زۆر وەکو چۆن بڵێ کابرا ئەڵێ وەڵا ئەم ساڵە من مەسەلەن 2 دەفتەر 3 دەفتەر قازانجم کردو، دڵخۆشە. بەڵام کەسێکی تر 2-3 دەفتەر زەرەری کردبێ زۆر بێتاقەت و غەمبارە. ئاوا تەماشا و محاسبەی خۆتان بکەن لەسەری ساڵانە، لەسەری مناسباتەکانە، ئاوا محاسبەی خۆت کە بزانم تۆ چنێ قازانجت کردن لە دیندارێتیتەوە، چنێ زەرەرت کردووە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ڕۆ ئەکاتە ئێمەی مسلمان و پێمان ئەڵێ قو ئەنفوسەکم وئەهلیکم نارا وەقودها الناس والحجارە. ئەم عمرێک هەر ئەبێ تەواو ببێ خۆشەویستەکانم. واللهی ڕۆژ بە ڕۆژ من و تۆ لە خواوە نزیکە بێ. گشت ساڵێکە تێتە سەرە ساڵێ، یعنی گشت سەری ساڵێ، ئێمە ساڵێ لە خواوە نزیکە بینەوە. ساڵێک یان لە جەهەنەم یان لە بەهەشت خوا پەنامان بدات نزیکە بینەوە. یعنی ساڵێک بەرەو لای خوا ئەچین و ساڵێکی ترە خەینە پشت. یعنی ئەگەر تەمەنت 6 ساڵ بێ، یعنی هەموو عمرت 6 ساڵ تەمەنت بۆ دانرا بێ لەلایەن خواوە، تۆ ئەگەر چلی تەواو کرد بێ بڕاتە 41، تۆ لەم لاوە ئەبێتە 41، لەو لاوە ئەبێتە 19، ساڵێکی تر لەو لا ئەبێتە 18، لەو لا ئەبێتە 42. بەرەبەرە لەو لاوە نزیکە بیتەوە، لە کۆتایەکەی نزیکە بیتەوە. بۆیە ئەبێ ئاگات لە خۆت بێ، ئاگات لە ماڵ و مناڵت بێ، لە ئاگری جەهەنەم بیان پارێزە، ئاگات لە خزم و دۆست و کەس و کارەکانی دەور و بەرد بێ. خۆشەویستان، حەقە ئێمە نەسیحەتی یەک بکەین، حەقە ئێمە ئامۆژگاری یەک بکەین، حەقە بێینە خۆمانە مراجعەی خۆمان بکەین. ڕۆژێ دێ خۆشەویستەکانم کاتی ئەگەینە لای خوای تەعالا، ئەم هەموو زەخرەفە و مەخرەفە هیچی قیمەتی نامێنێ، واللهی هیچی قیمەتی نامێنێ، ئەم پلە و پایە و مەنسەب و پارە و پولە نامێنێ. ئێمە یەک مردن قەرزارین. ئینسانی ئیماندار ئیمانی وایە و قەناعەتی وایە، یەک جا ئەمرێ
و ئەو مردنەیش دیاری کراوە لەلایەن خوای تەعالاوە واللهی ئەگەر ڕزقەکەت بۆ ڕزقتیش دیاری کراوە وەکو پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم واللهی یەک تیکە نانت ما بێ نامری ئیتر بۆ تۆقەیوی ئیتر بۆ ئەتۆقیت والله يقوم آوت ما بين نامريت حتى نيخويتوا يكتي كنانت ما بين نامريت حتى وكو نيخوي يتربوتي اتوقي دين لدس دي لبرخاتري قوتو مالو سروتو ساماني دنيا امجا حتى لدسي شي بدي خلقانكي زور شويني زرقو برقي دنيا كوتون بناوي جور ودينك اخواني لدس داويان ضعيف وايمانيان الاخير شحيتي اندس ناكبه يعني او دين لداز دانك لدس يدي بخوا يكتي كرزق زياناك يك دينار ناوي كسر اوي كبود دياري كراوه يتربوتي انسان اوا بروخي للرجانة بترسين كخواي تعالى لقرآني بيروز أفرمي حتى إذا جاءوها شهد عليهم سمعهم وأبصارهم وجلودهم بما كانوا يعملون أو رجيك أقريته لا إخواي تعالى أو كاتا أو زوانا دريجيك قسي بيك إيسا أو زوانا أو دميك دمي خوتو خود سيطرو ميشكيس خود سيطره بسريع أي نقيان تواو أو كاتانا گوێەکانت دێتە قسەکردن کە لە دەستی تۆیان یەوشایەتی ڕاستەقینە ئەبێ بدا ئەو کاتە چاوەکانت دێنە قسەکردن ئەو کاتە پێستەکانت پێستی لاشەت دێتە قسەکردن هەموو شایەتیت لەسەر ئەدا لەسەر ئەوەی کە کردوتە وقالوا لجلودهم لما شهدتم علينا لو دوات تۆ گلەیی لە پێستەی خۆتەکەی ئەڵێی پێستەکەم خۆ تۆ ئەسووتێی تو ريت جهنم أسوتي بشايتي دال سري من قالوا أمان شي ألين قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء أو خوايها وردمان الزمان كاموش تكاني هنا وتزمان أمره وهو خلقكم أول مرة وأو درستاني كردوا يكم جاء وإليه ترجعون وهم من بلا أو قرينوا وما كنتم تستترون أن يشهد عليكم سمعكم ولا أبصاركم ولا جلودكم قد حسابتان نكرد بروجيكي آوا روجي بيت شاوي خود لسر شايتي بدا گوشكي خود لسر شايتي بدا بيستكانت لسر شايتي بدا قد تصورت نكرد وتو قمانت وانا بوا ولكن ظننتم أن الله لا يعلم كثيرا مما تعملون واتانا زاني خواز زور بي أوشتاريك أي كان خوا بي نازاني والله بي ازاني إنسان بحسابات بو أو روجبك حساب بو أو روجك كبيغمري خوا أفرمي صلى الله عليه وسلم لا تزول قدم عبد حتى يسأل عن عمره فيما أفناه وعن شبابه فيما أبلاه إنسان الروجي قيامتها بي لار نابيتوا ناخلسكي حتى وكو برسياري چوار برسياري لينا كان چوار برسيار يكم برسيارك لسر عمره لسر تمنى لسر لچيا برتسر آياتو ام صالك هاتا سرتا لچيا برتسر همون روجه كتازه دي تبانا شايتيت لسر ادا بيت الله كاتي بياني درأتي الله من روجه كي تازم شايتم لسر حرتشي تياما ايكي وكاتيكيش آوا ابم تازه جاريكي تر ناقر موحتا روجي قيامت للروجي قيامت هاتيم شايتيكي خوم ادم الله اكبر الله أكبر لو روجه خوش يسكانم لو روجه بزانم چی دور أبيني أواني كإيمة لبر خاطري أوا أم دين داريتيا لدس أدين يان إيمان من ضعيف أبي لبر خاطري تشت الدنيا كان آية لو روجه هيش قيمتي هي همو الروجه كان يجيان كدر أتشي بيت ألي أنا يوم جديد وعلى عملك شهيد من روجه كي تازم ولا سركر ده وكانت شايتم فإذا ذهبت فلا أرجع إلا يوم القيامة أجر رويشتم ناقر يما وإلا روجي قيامت كتيم شايتيت لسر أدم بزانم لو روجت شيت كردوا شيت يا أنجام داوا شي قسيك لدم الدرچوا بأقاما لخومان بخوش يسكانم زور ضرورة إنساني مسلمان ئاگای لە خۆی و لە زمانی و لە کردەوەکانی بێ خوای گەورە بخاتە ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە لەوانەمان بگێڕی کە قەت
قسەیەک لە دەمیان دەرناچێت تۆیان لێ بڕەنجێ یا ڕەبی لەوانەمان بگێڕی کەوا خۆشەویستی تۆ و خۆشەویستی پێغەمبەرەکەت و خۆشەویستی دینەکەت لەناو دڵیانە جێگیر بووە یا ڕەبی خوایە ماڵی دنیا و زەخرەفەی دنیا و پارە و پول و ماڵ و مناڵ نەمان خەڵەتێنێ یا ڕەبی خوایە هیچ شتێک لە تۆمان دوور نەخاتەوە یا ڕەبی خوایە ئیسلاحمان بکەی یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی ئیسلاحی گەنجەکانمان بکەی ئیسلاحی کاربەدەستانی وڵاتەکەمان بکەی یا ڕەبی خوایە بەرەو باشە بمان بی یا ڕەبی دوورمان خەیتەوە لە هەموو خراپەیەک ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء